وشەویستەکەم یۆجە گرفتەکە جیهان و مسلمانە ئارۆنە ئانەنە کە گەنجەکێمە کافرێ خۆتە و تەختی شاپەی نێنێرە تووش و بەتاڵی شاکردێن وێچمە جۆرە جەجۆرەکە وەرو ئانەی تەممەڵی تەبیعەت و ئینسانینە وەشەویسە لا مادان بەرەو لا تەممەڵی همەتی بەرزمە گولانە بێن جاران تەماشۆ منتیقە و هەورامانی کەرێنی ئیش شاخە سەختەی کە وینیشە ئەپێسە جوان ڕازێنێ و ئارۆنە خەڵک مێ بەتایبەت تەماشە شاکەرۆ گەنجە جوانەکە وەڵێ ئێمە ئەچی یاگە سەختێنە ژیانشا دروست کرد ئێمە پاسە نەزانمێ عەبدایەتی و دینداری هەر ئانە ئینسان بێت لێ مزگی و دیۆر کاتێ نماکەرۆ یۆجە بەرزترین پلەکە عیبادەتی جیهادا ڕاخۆینێ کە بابەتێەوە فرە گەورن کتاب و سنە قورئان و حەدیثە زیاتر بە هەرچی کەلیمەوە ئامە باس و فی سەبیل الله بێ زیاتر باس و جیهاد و جەنگ و قیتالین ڕوێ وەشەویستەکێ دەور و وەشەویستی نەبێنێ سەحابە دەور و پێغەمبەری نەبێنێ صلی الله عليه وسلم پێوە شادی شان و شەوکەتش فرە جوان بێ جسمێ فرە جوانش بۆەوە بێ باڵێەوە فرە جوانش بێ فرە ئازا و قارەمان بەرگنێ واچە پە ئی باڵا جوانە و ئی جسمە ساقەیە جیهاد کەرۆ ڕاخۆینە و خزمەت و دینەکەنە جەنگ و قیتالە بەشداری کەرۆ وەشەویستمە قسەکێش دەمۆ گرتەوە فەرماواش إن كان خرج يسعى على ولده الصغار فهو في سبيل الله خو ئەگەر ئی پیا ئیسە کە زیانەرە ئێمە مەزانمە پێی کۆی ملۆ ئەگەر زیابۆرە پێی ئینەیە ڕسقی پێڵا کەرۆ پێی زاڵە گولانەکەش ئینە جەڕا خۆیانە و جیهاد کەرۆ وإن كان خرج يسعى على أبوين الشيخين كبيرين خو أجر زياء بورا ورو أنا أو تاتيو بيري جوريش هني خدمت شاكرونه فهو في سبيل الله يشار مجاهدة فرق جنيا وإن كان خرج على نفسه زياء بورا هرمانة بي ويش كرو تنها بيناو أنا يعفها ورو أنا باك داوين بو بلو خزان ويانا بي ويش دروس كرو آيش فهو في سبيل الله هر إنا الراخوينه بەڵام ئی جسمە جوان و هەیکەلە جوانە ئەگەر زیاب وەرە و بەتاڵ بوو تەنها وەرو ئانەی خەڵک تەماشەش کرا ماشەڵڵا جلێش چن کەشخێنە و چن کەشخەن و تەنها پێی ڕیا و سمعی زیاب وەرە فەهوە فی سەبیل الشەیطان ئانەشە ئینە ڕاو شەیطانینە و پێسە ئانێنە ڕا شەیطانیش گرتەوە یعنی بەتاڵیەکە ڕا شەیطانی کرد ئی فەرمایشتە چێش بە ئێمە ماچ فەرماوە ئەی گەنج ئەی پیر ئەی ئومەت و پێغەمبەری صلی الله عليه وسلم ئەگەر گەرەکتە جەنگ و جیهادەنە شەهید بی ئەگەر گەرەکتە گەورەترین پلە و عەبدایەتی دەستە بەرکەری لۆ دلێ بازاری و جەنگ و بازاری کرد تەماشەکەرە ئیقتیسادی ئیسلامینە یا قورئانی پیرۆزەنە گرجارێکە باس و جیهادی کردیۆ دائیمە جیهاد و ماڵی ئینا وەڵێنە چونکە ئینسانی مسلمان پیاو دلێ بازارین پیاو دلێ مزگین چەنی مزگینە خواناسی کەری بەری چۆ پاسە خواناسی کەری فەرقش نییە مەدان و جیهادی نەچەنی خواناسی کەری ونی وێڵ مجینە و ناڕەحەت بی و عارەقە کەریۆ دلێ بازای چەنە عارەقە کەریۆ کەسب و حەڵاڵی کەرینەوە ئەجر و پاداشت وێڵ پێ من نووسریۆ وەرو ئانەی جەگەر کاتەکە زیاتر ئارۆنە ئێمە ئەشم ئەچی جەنگەنە فرە بە وریایی مامەڵەکەرمێ تووش و بەتاڵی نەبیمێ ئی وەسائیل و ئی چێوە کە کافر دروستی شاکەرەوە یا ئی بەرنامە فکریە کەمەیە گەرەشانە جەنگ چەنی عەقڵ و تۆ کەرە تۆی گەنجی کوشاڵ خوا گەنجەشە جارێ تەوبەش کردە بێ ئەمە ماچۆ ماوەسە وەڵاهی من دەور و هەزار سیدیام هەنێ گر فلیمێنێ تەماشەم کردن چێشا چەنی کرد وتم برا ڕۆ گردڵ تەماشە کردێنێ چاواتم هەزار سەعاتێ خۆرماچۆ هەزار سەعات و چێشی ماوەسە فلیم شاهەن 900 سەعاتێن تەماشەم کرد هەزار شری تێچمیان هەنێ مەزانم چێشا چەنی کرد تەسەوور کە ئی عومرە کامیلە جوانە ئی خۆی گەورە ئی لیرە نازارێشە دانی پەنە نەپەی دنیاشا سەرفکەری نەپەی ئاخیرەتی نەزانی چێش کردی بابەتێەوە هەن ئینسانەنە ئینسان کە هێزیەوە بەقووەتش کەسەی کە دیتە ئاگەنجە فرە تەماشە و فلیمش کە فرە یاریش کرد ئەنە خوا تاقەی فرەشدان پەنە مەزان و تاقی یاگی وێشەنە بەکاربارە پۆچی مەشغوڵ و پانیشاوە ئی هێزە وش کە خۆی گەورەی پەنەدان ڕەنگە سەرزەمینی گرجمنۆ کوشاش پاچێەوە لاوەکیاوە و وچە سەر و تەماشەما کەرا زەمین و ئاسمان و ئاوی و هەرچی چێمانە دزاش و بەراش
ئینسانی مسلمان ئەشم واعی بوو وریا بوو زان و چێشکەر و زان و چەنی مامەڵەکەر و خوا گیانداواوە نەکەرمێ همت پێی گەنجەکە ماگەڵن و جە بەتاڵی دوور شەوزە